بەناوی خۆی بەخشندەی مێرەبان سڵاوتان لێبێت و ئەم کاتە و گەشتکاتێکتان باش. خۆشەویستانم کارزان مەحمودم. خۆشحاڵم لە ئاڵقەیەکی نوێی بەرنامەی گفتوگۆ هاتمەوە خزمەتی ئێوەی ئازیز و خۆشەویست لە تەوەرێکی زۆر گرنگ و هەستیار، ئەویش بابەتی پێگەی قودس لە مێژوو لە ئێستادا. خۆشەویستانم، هەموو ساڵێک لە کۆتایی مانگی ڕەمەزان ڕۆژێک هەیە پێی دەوترێت ڕۆژی جیهانی قودس. ئەم ڕۆژە لە ئەم چەند سی ساڵی ڕابردوودا دانراوە لەلایەن کۆماری ئیسلامی ئێرانەوە ئەم ڕۆژە، بەڵام ڕۆژەکە تایبەت نییە بە ئەوان، تایبەتە بە هەموو جیهانی ئیسلامی، بۆ ئەوەی کە کێشەی قودس و کێشەی فەڵەستین تەنها لە جوزئی کێشەیەکی نێوان گەلی عەرەب و ئیسرائیلدا نەمێنێتەوە، بەڵکو کێشەکە کە پێشتر ڕەهەندێکی ئاینی هەبووە هەر بەم جۆرە بمێنێتەوە. ئەم ساڵی شوە لە ناو مەوسیمەکەداین حەزمان کرد لەسەر ئەم پرسە و بەگشتی پێگەی قودس لە جیهانی ئیسلامیدا، پێگەی قودس لە مێژوودا، بێئاگایی ڕۆڵەکانی ئەمڕۆی مسلمانان سەبارەت بە گرنگی قودس کە یەکەم قیبلەی مسلمانان و سێم شوێنی پیرۆزی مسلمانانە گفتوگۆ لەسەری بکەین. دەمانەوێت لەم بەرنامەیەدا تیش بخەینە سەر کۆمەڵێک ڕەهەندی گرنگ کە بۆ ئێستای مسلمانان گرنگن، بە تایبەت ئەماڵۆزیانی کە لە ناوچەکەدا هەن تا چەند پەیوەندیان بە ڕەهەندە مێژوویەکان و بە تایبەت بە پرسی قودسەوە هەیە. بەو پێی لە مێژوودا وتراوە هەر کەسێک قودس لە دەستی دابێت ئەوە کلیلی خۆرهەڵاتی ناوەڕاست لە ژێر دەستی ئەودایە. ئەم بابەتە لەسەر گفتوگۆی لەسەر دەکەم لەگەڵ هەرێکە لە میوانەکانم زۆر بەڕێز مامۆستا کامەران عەلی، ناسراو بە مامۆستا کامەرانی سەرای ئازادی و بانخواز، هەروەها لە ڕانیەشەوە بەڕێز مامۆستا ئارام محەممەد، شارەزا لە کاروباری مێژوو فکری ئیسلامی. مامۆستا ئارام بەڕێزیشتان بەخێر بێن. مامۆستا کامەران بەڕێزیشتان بەخێر بێن. بە حکمی تەمەن و بە حکمی دوور و نزیکی تۆ نزیکی، ینی دەبێت لە تۆ دەست پێ بکەم بە ئیجازەی مامۆستا ئارام. سپاس دەکەم. مامۆستا، قودس فەڵەستین بۆچی ئەم ڕەهەندە پیرۆزەی هەیە لای مسلمانان؟ هەر لەبەرەوەیە کە ڕەهەندێکی ئاینی هەیە، دەقی قورئان و فەرموودە باسی کردووە، یاخود قیبلەی یەکەمی مسلمانان بووە، یاخود لەم ڕۆدا ئەم پێگە جوگرافیە سیاسیەتی گرنگێکی وهای بە قودس داوە. بەڵێ. بسم الله الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. سەرەتا زۆر سپاس و دەستخۆشیمێ بۆ هەموو لایەک و بۆ میوانە بەڕێزەکەش کاگارام، بۆ بینەرانی عزیز و خۆشەویستیش. خۆی لە ڕاستیدا هەموویەتی ئەگەر باسی قودس بکەین، پێگەی قودس با یەکسەر لەو ئایەتە قورئانی وە دەست بکەین کە خوای پەروەردگار جەل شانو لە سەرەتای سوورەی ئیسرادا سەبارەت بە شەوڕەوی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام باسی شەوڕەوی پێغەمبەر دەکات صلی الله علیه وسلم، یا شەوڕەوی پێکردنی کە دەفەرمێ سبحان الذي أسرى بعبده ليلا من المسجد الأقصى من المسجد الحرام إلى المسجد الأقصى ثم باركنا حوله حتى كوتاي آياتك. جاء لەوێەوە تاوەکو هەموو ئەو ئاەت و فەرمودانەی ترەیە کە پێغەمبەری خوا فەرمێ عەلەیهی سەڵات وەسەلام نوێژێک لە ناو بەیت المەقدیسدا، لە ناو مەسجد الأقصادا بە 500 نوێژە، وەک چۆن مەدینە بە 100 نوێژە مزگەوتی هەزار نوێژە و کەعبە ماڵی خوای پەروەردگار بە 100,000 نوێژە. و پێغەمبەری خوا عەلەیهی سەڵام فەرمێ شدی ڕیحال، واتە ئەوەی کە ئینسان عەزم جەزم بکا و سەفەر بکا بە مەبەستی عیبادەت و پەرستش تەنها بۆ سێ شوێنە. یەکیان لەوانە مەسجد الحەرامە، دووهەمیان مەسجد النەبەویە صلی الله عليه وسلم و مەسجد الأقصایە. و خاڵێکی تری ئەوەشی کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە چەندین فەرمودەدا باسی جیهاد و تێکۆشانی مسلمانان دەکەن لە دەوروبەری بەیت المەقدیسدا بە بەردەوامی. لا يزال طائفة من أمتي ظاهرين على الحق لا يضرهم من خذلهم ولا من خالفهم حتى يأتي أمر الله. تا دوایی ئەچێ بۆ ئەوەی کەوا پرسیانەکە یا ڕەسوڵ صلی الله علیه وسلم فەرمووی ئەوانە فئەیەکن جەماعەیەکن لە دەوروبەری مەسجد الأقصا. لە ڕوايەتێکیشە باسی عەسقەلانەکە کە غەزەی ئێستا دەکات. و هەروەها مژدەی پێغەمبەر عەلەیهی سەڵام بە فەتحی بەیت المەقدیس، کاتێ پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام کە مژدەی فەتحی بەیت المەقدیس ئەدا کە ئەم شوێنە ئازا دەکرێ، مسلمانان ئەم شوێنە ئازا دەکەن، دەبێتە هەممی هەموو ئەو قائید و سەرکردە و
ڕابەر و پێشەوا مسلمانە چ لە چوار خەلیفە و جێنشینەوە تا ئەوان کامیان ببن بە خاوەنی ئەو شانازیە ئەو مژدە خۆشە تحقیق بکەن بۆ ئومەتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام کە دوو جار لە مێژوو تا جارێک لە سەردەمی پێشەوا عومەری کوڕی خەتاب ڕەزا ڕەحمەتی خوای جارێکی لە سەردەمی سەلاح الدین و هەروەها نورەدین زەنگی کە با بڵێن فتح کراوە ئەمەش هەر شانازیەکی گەورە بوو بۆ ئەوان و جاری سێهەمیش کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵام وعد بە ئێمەدا کە جارێکی تر بەیت المەقدس لەوێ با بڵێن ئازاد دەبێتەوە مسلمانان هەمویان هیچ شوێنێک نامێنێتەوە پەناگایەک نامێنێتەوە کە لە شەڕی دەجال دێتە پێشەوە لە ناو مەسجید الئەقسادا محاصەرە دەبن دوای ئەوە ئەوسا عیسا عەلەیهی سەلام دائەبەزێ و کاتە محەممەدی مەهدی قیادەی مسلمانانە جا ئەمانە ڕەهەندە ئاینەکان کەوا ئەکەنە بە هەمیشە لە زین و خەیاڵاتی ئینسانی مسلماندا بێ و جگە لەوەشی کە ئێمە بەیت المەقدس یعنی زیاتر لە نزیکەی 16 بۆ 7 مانگ قیبلەی ئێمە بووە پێش ئەوەی کە قیبلە بگۆڕێ بۆ قیبلەی بۆ کەعبەی ئێستاکە ئێمە مسلمانان قیبلەی بۆیە ئەڵێ یعنی ثالث الحرمینی و ئەوەل القیبلەتین زۆر باش بەڵێ زۆر باش ماوەستا کامەران دەگەڕێمەوە لای تۆ بە فاتحەیەکی مامۆستا ئارامیش بکەین مامۆستا ئارام سڵاوتان لێ بێوەش بەخێر بێن سپاس بۆ ئەم دەرفەتەی بە ئێمەتان داوە ڕاستەوخۆ لە ڕانیوە لەگەڵمانن مامۆستا ئارام قودس بۆچی بۆ مسلمانان گرینگە مامۆستا کامەران ئاماژەی بۆ کرد لە ڕەهەندە ئاینەکەیەوە دەقەکان و فەرمودەکان سێم پیرۆسترین شوێنی مسلمانان کە قودسە بەڵام ئەمڕۆ دەپرسین بۆچی بۆ ئێمە گرنگە بۆچی لای مسلمان قودس گرنگە دەمەوێت لە ڕەهەندە مێژوویەکەیەوە بەڕێستان تیش بخەنە سەر سەرەتا بسم الله الرحمن الرحیم سڵاو ڕێزم هەیە بۆ ئێوەش و بۆ بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام بۆ میوانە بەڕێزەکەتان مامۆستا کامەرانی سەرای ئازادی زۆر سپاس مامۆستا سەبات بە شاری قودس و بە مزگەوتی ئەقسا بەنسبەت مسلمانانەوە ئەهەمیەتێکی گەورەی هەیە وەکو مامۆستاش باسی کرد ڕەبتە بۆی کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام لە ئیسلامی عێراقدا لە شار لە مزگەوتی ئەقساوە بەرز بوویەوە و لە مەزیدی ئەقسا لە کەرنەڤاڵێکی گەورەدا کە پێشنوێژی بە هەموو پێغەمبەران کرد عەلەیهیمو السەڵات وەسەلام پاش ئەوە لە سەردەمی عومەری کوڕی خەتابدا ڕەزا و ڕەحمەتی خوای گەورەی لێبێ ئەم شارە فتح دەکرێت کە فتح دەکرێت لەوێدا خاڵێکی گرنگ هەیە دەمەوێت ئاماژە پێ بدەم ئەوش ئەوەیە کە پێی دەکوتی عەهدی عومەریە عەهدی عومەریە لەو کاتە بەتریارێکی قودس بەتریارێکی مەسجیدی ئەقسا گوتی طبعا بەپێی ئەو پێشبینیانەکە لە ئینجیلدا هاتبوو دەیانزانی کە با چێ شاری قودس فتح دەکات کاتێکە شکل و شێوە و شێوازی عومەری کوڕی خەتابیان دی کە بە سواری حۆشترێک بە تاقی تەنها لەگەڵ یەکێ لە خزمەتکارەکانی هاتە شاری قودس بە تاقی تەنها هاتە نزیک شاری قودس ئەلەوێدا کە ئەم سیفەت و شکل و شێوەیان بینی کە ئەسمەرە و کە درێژە و بەم جۆرەیان لەوێدا پەیمانێکیان نووسی یەک لە خاڵەکاندا دەڵێت نابێ ڕێگا بدرێت جوولەکە لە ئیلیا کە پێ ئیلیا ئەو کاتە ئێستا جوولەکە بدەن ئۆرشەلیم نیشتەجێ بکرێت عومەر ئەوەی زۆر پێسەی بە ڕەزا و ڕەحمەتی خوای گەورە لێبێ گوتی بۆ گوتی لەبەر ئەوەی لە تەریخداوا هاتوو هەر کاتێک جوولەکە لێرە دانیشت بن لێرە نیشتەجێ بووبن ئیلا بەڵاو موسیبەت و ناڕەحەتی و ناسووری دابەریەوە بەسەر ناوچەکەدا ینی ئەمە وەکو لە تاریخ قودسی و فەڵەستینی توێ تاریخ سوودان هێناوێتی ینی ئەمە وەکو باسم کرد ئەوە ڕەبتەی هەیە بە ئێمە وەکو مسلمان ئەمجا زۆر جار بەهۆی حاڵەتی نەتەوەی ینی دەبێت ئەو ئەمەژە بۆ بدەین ئەلمانێتی عەرەبی ئەلمانێتی کوردی ئەلمانێتی تورکی ئەلمانیەتی وڵاتانی دیکە هەمویان زۆر خۆل لەوەدا چڕ دەکەنەوە کەما مسلمانان پارچە پارچە بکەن هەن ئێستا ئەوروپا ئەمریکا شەڕی دینی لەگەڵ ئێمەدا دەکا بڵێن نەڵێن لەگەڵ سونەی دەکا و لەگەڵ شیعی دەکا لێردا من دەمێ ئەمەژە بە خاڵێک دمش ئەوەیە هەم شیعە وەکو ئێران کە پێشخۆشم بچەنە ئەو بابەتە جارێ شەڕی مانەوە و دەزانێت شەڕەکە شەڕی دینیە ئەوان باش لە وەزعەکە تێگەیشتون هەم ئەوروپا و ئەمریکاش دەزان شەڕەکە شەڕی دینیە هەم جوولەکەش دەزان شەڕی دینیە بەڵام ئەوەی خۆی لە خەتی جێلی دەدا ئەوەی خۆی لە خەتی نەزانی دەدا ئەوە چێ ئەلمانێتی عەرەبی بە دەرەجەی یەکەم ئەلمانێتی تورکیا ئەلمانێتی کوردیە
ئەمجار نەتەوەکانی دیکەش ئەوانەی کە ئەلمانەتان تێدا بووە چونکە ئیش لەسەرەوە دەکەن دایم ئیش لەسەرەوە دەکەن کە ئومەتی موسڵمانان پارچە بکەن دەڵێ وەڵا کاکە گیان قودس و شاری قودس و مزگەوتی ئەقسا هیچ ڕەبط و عیلاقەیەکی نییە بە ئێمەی موسڵمان نەخێوانیە ئەوێ سێم قیبلەی موسڵمانانە عەفوەن ئەوێ یەکەم قیبلەی موسڵمانانە موسڵمانان 17 مانگ 16 مانگ ڕوویان لە مەسجیدی ئەقسا کردبوو ئەمجار ئایەتی لەسەر لە قورئاندا سبحان الذي أسرى بعبده من المسجد الحرام إلى المسجد الأقصى الذي باركنا حوله لسورة إسراء أمزا بيغمبر صلى الله عليه وسلم أمجد فتح كني داوا يعني أو شارع أو مزقوتا بدل جاي 1900 صال لجد صلاتي مسلمان دابوا لغير أمسط صالة لقل نوكيك صالي بيشتريش كصالي بيكنات نداجي ياكل أمزا بوزان ياريش هم لايكيش أويكا إما دو بزارين كوا شاري قدس مزقوتي أقصى ككاتي خوي للصالي 1990 زايني كداجير كلان أوروبيكانوا كداجير ياكل أوان لبرو داجير ياكل بتاع شوية شيء مقدسة بالنسبة إموا أما يك كمسلمان رزقار يانكرت صلاح الدين أيوب بحماس شيء حتى تنادي ركوت النعمة يقدر لأن ما صلاح الدين أيوب ريتشارد كركوت النعمة كلام ريتشارد بصلاح الدين أيوب قلت بايكش تانا قلبكين باش شاركة بدس إيمو بي بلا مزقوتك أو قافي مزقوتك بدس إيمو بي سيكا حمان نفسيات إستاش شيبو مسلمانان صلاح الدين أو بهمو الشيء قرأت كردوا ترانت كاتي خوي كشاري قدس يانداجير كرد دولتي فاطمي الشيعة پێشنیارێک کرد بۆ سەڵیبیەکان کاتێک کە هاتن زۆر بە شوێنەکانیان داژی کرد و بە شاری ئۆرفای باکووری کوردستانی شەوکەوتە ژێر دەسەڵاتی سەڵیبیەکان ئەو کاتان دەبێ ئاماژە بۆ ژنێکا بەشێک لە کوردستانیش لەلایەن ئەوروپیەکانەوە داژی کرا کاتی خۆی گوتی وەرن با پێش ڕێکەوتنێک بکەین شاری قودس بۆ خوارێ بۆ ئێمە لە سەری قودسەوە بۆ سەری بۆ ئێوە کیان نەخێر لە غەیری قودس ئێمە رازينين يعني اما دبي بزاني كمان داجكني شاري قدس مزقوتي اقصى هم او ربطي ديني هيا هم بنسبه اوروبيا كانوا هم بنسبه امريكا كانوا هم بنسبه زولكوا وهم بنسبه مسلمانانوا خول ختي نزاني دانا خول ختي جريدانا كتبي ام كشبكو الماني عربي كما صال ايش بريتي لا واسكدني مسلمانان لا واسكدني ملتي عربيش لا واسكدني مسلمانان لا غوريني اراستي كوي گشتی مسلمانان لە کێشە گەورەکانەوە بۆ کێشەی بچوک ئیشیان ئەوەی کە بڵێن چیوەڵام ئەم کێشەی مسلمان و جوولەکانیە تۆ سەیری ئەم هاو کێشەیە بکە یەکەم جار گوتیان کێشەی مسلمان و ئیسرائیل دواتر بچوکیان کردەوە گوتیان کێشەی عەرەب و ئیسرائیل دواتر بچوکیان کردەوە گوتیان کێشەی فەڵەستینی و ئیسرائیل دواتر بچوکیان کردەوە گوتیان کێشەی حەماس و ئیسرائیل یعنی ساڵ لە دوای ساڵ ئەم کێشەیە چ دەکەن لە بەرچاوی مسلمانان لە زیهن و بیرکردنەوە و هزری مسلماندا بچوک دەکەن ئێساڵی کاکەڵا کێشەی حەماس و ئیسرائیل کێشەی حەماس و ئیسرائیل نییە هەرچەندە ئێمە میلەتی کورد ئەمە لە کوردستاندا ئێمە بەداخەوە هەرێمێکی دەوڵەت نین و من پێشم وایە ئەگەر کورد دەوڵەتێک دایە پرسیارم هەیە ئەگەر هاوکارانم پێ بڵێن سپاس دەکەم مەمنونم ماوەسا کامەران دەگەڕێم بۆ لای بەڕێستان ماوەسا دوو جار قودس فتح کراوە وە مامۆستایانی ئاینیش لەسەر مینبەر بەردەوام بەرگریان لێ کردەوە بەڵام بە ئەمری واقع دەبینین ئەمساڵ هەتا نوێژکردنی مسلمانانیان لە ناو مزگەوتی ئەقسادا هین کردووە قەداغا کردووە لە ئاستی شەعبەی و لە ئاستی زانە ئاینەکان بەرگریەکی باش هەیە بەڵام لە ئاستە سیاسیەکە دۆڕان و پاشەکشێکی گەورە هەیە لە ئاستی وڵاتانی عەرەبی ئەمە بۆچی خۆی لە ڕاستیدا ئێمە ئەوەی کە هەیە ئەو خەڵکانەی کەوا با بڵێن لەسەر ئەو نەهجەن سوورن لەسەر ئەوەی کەوا بەیت المەقدیس با بڵێن بەو پێگە گرنگەیوە کە هەیەتی هینی مسلمانانە باشە و مڵکی مسلمانانە هەموو ئەوەی کە ئێستاکە هەیە وەکو مسلمان توێژی مەحکومە توێژی حاکم توێژێکی چێنراون یان باڵێن دەستنەمامی خودی ڕژێمی داگیرکاری زایۆنی و با بڵێن ئەمریکا و وڵاتانی ڕۆژئاوان لەبەرەوە خودی حاکم و حکمڕانەکان هیچ پەیوەندیان بە ئیسلام و مسلمانات نییە ڕەنگە پێشیانترا بە یەکێک لە مەرجە ئەساسیەکانی ئەوەی کە ئێوە ئالیوادا ئەندرێن لەسەر ئەو کورسیە ئەوەیە یەکێک لە مەرجە ئەساسەکان دەست نابن بۆ ئەم پرسانە پرسی ئێوە نیە و باسی ئێوە نییە و ئەوەیشی کە هەتانە لە ئەو هەموو دەسەڵاتی کەوا لە ڕووی ڕاگەیاندن و میدیا و دەسەڵاتی ئەمنی و دەسەڵاتی شتی تر جیارەکان تر هەمووی ئەبێ بەو ئاراستەیە بێ کە خزمەت بە ئەجیندای ئێمە بکان نەک بەو خەڵکە مسلمان و معارەزەی کەوا
با بڵین تەوجیهاتە دینیەکە بە شێوەرێکی تر ئاڕاستیانەکە. بۆیە دوور نییە ئەگەرەکم ڕۆژێ بێت مامۆسایانی ئاینی ئەوەشی کە ئێستاکە لەسەر مینبەرەوە با لە ڕۆژی یادی قودسایان لە هەر بابەت و مناسبەتێکی ترا هەموو ئەو باسانە حەزریان بخرێتە سەر و کۆتاییان پێ بێت. چونکە ئەوکەوەی ئێستایی بینین یعنی هیچ گرنگێکی ئەو تۆی پێ نادرێت لەلایەن ئەو قافەکانی وڵاتانی ئیسلامیەوە. ئەو ڕۆژە هیچ بە ڕۆژێکی ئەوەندە گرنگ باس ناکرێت کە باسی پێگەی بەیت مەسجد ئەقسا بکە لە نێو مسلماناندا و هانیم تێدابێ بۆ مسلمانان کە مەحەبەت و خۆشەویستی و هەممی فەتحکردن و هەمی ڕزگارکردنی جارێکی تر تێدابێ. لەبەرەوە ئەوان یەکێک لە ئیشەکانیان ئەوەیە دەستکاری مەناهیجی پەروەردە ئەکەن هەموو ئەو شتانە هەموو ئەو باسانی کە ڕاهەندێکی لەو شێوازیانەیە هەرەمووی قەسەکە لە چینی حاکمیەتی وڵاتانی عەرەبی بەڵام ئەی چینی مەحکومەک و ئاماژەت پێکرد دەبێت چی بکرێت بۆی کە ئەم ڕۆژە لە ناودڵی مسلماناندا هەر بە زیندویەتی نەک ڕۆژەکە خودی مزگەوتی ئەقسا بە زیندویەتی بمێنێتەوە پرسە دەستبەرداری نەبین لە کاتێکدا دەبینین کە ئەمری واقع و منطقی هێزی ڕۆژئاوە کە لە پشتی ئیسرائیلی ئێستاە تا ڕادەیەک زەختێکی زۆریان خستوەتە سەر وەنها تەنانەت وەک باسم کرد مسلمانان ناتوانن نوێژیشی تێدا بکەن. بەڵێ ئێستا چی بکەن ینی مسلمانان لە ئاستی چینی خۆیان خۆی ئەم ڕۆژەکە دانراوە لە ڕاستدا حقەتەکە ڕۆژەکە بۆ ئەوەیەکەوە فعالیات با بڵێن بۆن من نەدەوات کۆڕ و کۆبوونەوە زانایانی ئاینی ئەم پرسە بێنن مەسەلەن تاوتوێی بکەن چۆن مەسەلەن فشار بخەنە سەر حکوومەت سەر دەسەڵاتدارەکانی وڵاتانی ئیسلامی بۆی کەواردانی کەم ئێستاکە ئەوان بە پاسای نەبوونی بارودۆخێکی ئەمنی گونجاو تەنانەت نوێژیشان قەدەغە کردووە لە ساحەکانی مەسجد ئەقسادا. باشە لە کاتێکە ئەمە تەنها بیانوێک و هەموو کەسێکە زارێ وەکو بۆم باس کردی ئەبێ مامۆسایانی ئاین و زانایانی ئاین و خەڵکانی مسلمان و داعی و بانخوازەکان و جیهەتە ئیسلامی لەو شوێنانەی کەوا وەکو گەرێمی کوردستان فراهم هاتووە زمینێک فراهم هاتووە کە ئەحزابی ئیسلامی هەن کە معنین بەم پرسانە ئەبێ ئەمانە فشارێک لەسەر حکوومەت دروست کرد حکوومەتەکان مەسەڵ منە فشارێک لە ڕووی مەسەلەن ئەو با بڵین ئەمە کە پێوتێ کۆمکاری عەرەبی و مجلیسی تەعاونی عەرەبی و ئەو وڵاتانە دروستکەن لە ڕاستیدا ئەم ڕەبتە لە بینی خەڵکو لە ڕووی ئاینی و لە ڕووی چین و حاکم و حکمڕانەکەدا زۆر زەعیف و لاواز بووە ئەم پەیوەندیە زەعیف بووە لە هەر شوێنێکە شتێکی لەم باسە ڕووەدا دوجار بە موعامەرەیەک ئەیکەن بە بابەتێکی توندوتیژی و خۆپیشاندان و قەتڵ و کوشتنی لێ ئەکەوێتەوە دوایی لایەنێک جیهەتێک تەصفیەکەن لە تەوەجوهە دینیەکان تەصفیەیانەکەن وڵێن ئەمانە سەرچاوی ئێرهاب و ئەوە لەبەرەوە وای کردووە یعنی ئێستاکە نەتوانرێ ئەو با بڵین ئەو گردبوونەوانە ئەوەی کە ئەو فعالیاتانی کە پێویستە لەو ڕۆژەدا بکرێ نەتوانێ بکرێ هەموو لایەک حەزەری لێ بکەن ئەمە شارە شەپۆلی ئەو ترس و بیمەیە مەگەر لەمە دوای ئینشاءڵڵا لە دوای ئەم دوو تشکانەی ئەمریکا و ڕژێمی داگیرکەری زاوێنی ئەوای لێ بێتە ئینشاءڵڵا کە وەکو چۆڵە ئینسیحاب بکەن و بە جۆرێک لە جۆرەکان ئەم شێوازە تێڕوانین و دنیابینی مسلمانان ببێ بە با بڵین چیرۆکی و قسە و گوتاری زاڵی شەقام بە جۆرێک حکوومەتەکانیش لەژێر ئەو فشارەدا یعنی شتێک مەسەڵ سنوورێک بۆ ئیسرائیل و بۆ ئەو داگیرکاریە و بۆ ئەو زوڵم مستەمەی کە لەوێدا هەیە دابنرێ یعنی ئەمە تقریبەن ئەبێ بزانین سیر بکەین دوای دۆخ ئارام بوونەوەی ئەم شەڕە ئینشاءڵڵا بەڵکو خوا بە لوتف و مەرحەمەتی خۆی بکە ئینشاءڵڵا قازانجی مسلمانان ماوەسا ئارام دێمەوە لای بەڕێستان دوو جار قودس ئازادکراوە جارێکیان لە سەردەستی سەلاحەدینی ئەیوبی بووە بیهێنە بەرچاوی خۆت ماوەسا ئارام ئەگەر ئەمڕۆ لەم بارودۆخەدا سەلاحەدینی ئەیوبی ئاگایی لە بارودۆخەکە بە زیندوو بوایە و لە ناموان وایە چی بە مسلمانان دەگوت دەستخۆشی هەبوو کە ئاوا قودسیان بەلاوە ناوە پرگویان خستووە نیان کردووە بە خەمێک لە خەمەکانیان یانەوە تا سەرکۆنەی مسلمانانی دەکرد بەڵێ وەڵای هەرچەندە وەکو دەڵی دانانی ئەگەر بۆ تاریخ تا ڕادێک ڕەنگە زانستی دەرنەچێ بەڵام یەک حەقەتێویش ئەوەیە لە ئێستاداگە سەلاحەدینی ئەیوبی بیکەینە شتێکی گریمانەی هەبوایە
ئەو بدڵنیایەوە یەکەم کێشەی سەلاحەدینی ئەیوبی و پێش ئەوژن و لە دینسەنکی ئەوە دەبوو ئەو دەوڵەتۆکانە هەبوون کە ڕێشمەیان لە دەستی ئەمریکا و ئیسرائیلدایە بوو خۆیان گەورەترین خزمەتکاری ئیسرائیلن بکرۆکو پەندە کوردەکەی دەڵێ کوچ گەرمترە لە ئاگرانی ئەوان زۆرتر سۆزن بۆ ئیسرائیل و بۆ ئەمریکا لە خودی ئیسرائیل و ئەمریکا بۆ خودی خۆیان بۆیە ئەمڕۆ گەورەترین کێشەی سەلاحەدینی ئەیوبی بوونی ئەم دەوڵەتۆکانە دەبوو بەدڵنیایەوە سەلاحەدینی ئەیوبی یەکەم جار بەر لە ئیسرائیل شەڕی ئەم دەوڵەتۆکانی دەکرد هەوڵێدا ئەم دەوڵەتۆکانە ژێربار بخابیان خاتەشە دەسەڵاتی خۆی ئەگەرچی من پێم وایە لەو سەدەمەی ئێمەشدا ڕەنگە چەند سەلاحەدینی ئەیوبیشی دیکە دروست بوو بێ من پێم وایە یحیی سینوار سەلاحەدینێک بوو بەڵام سەردەمەکەی سەردەمی ئەو نەبوو واتە پیاوێکی عزیز بوو لە سەردەمی زیلەتدا پیاوێکی شکۆمەند بوو لە سەردەمی بێشکۆییدا ئەگەنا ڕەنگە ئومەتی ئیسلامی ئومەتی مسلمان سەلاحەدینی لێ نەبڕێ بەڵام دەڵێ چی کاتێکە دەوروبەرەکەت هەمووی هاوشێ بنی ئیسرائیلە دەوروبەرەکەت هەمووی تاڕادێک فێری زەلیلی بووە بۆیە ئەگەر من پێم وایە ئەگەر سەلاحەدینی ئەیوبیش هەبوایە نەیتوانی باە ئەوە بکا کە ئێستا وڕە مسلمانان دەکەن لەبەرچی لەبەر ئەوەی کەرەستەکانی ڕزگاری بەدەستەوە نییە ئەنی ئەوە کێشە ئەگەر هاتبایە هەمان کەرەستەی و کاتی بەدەستەوە با سەلاحەدینی ئەیوبی ئەمڕۆ ئەوە بەر لەوەی جەنگی ڕزگاری قودس بکات جەنگی ڕزگار نیشتیمانی ئیسلامی دەکرد هەروەکو کاتی خۆشی کردی سەلاحەدینی ئەیوبی بەر لەوەی شاری قودس مزگەوتی ئەقسا فتح بکات یەکەم جار هەستا هات شام و میسری کردەوە یەک دەوڵەت کە پێشتر بوو بە دوو دەوڵەت شام و میسر و حیجاز و یەمەن و کوردستان و هەرێمی کوردستانی خۆشمان و هەموو ئەو ناوچانی کردەوە بە یەک ئەم جار دوای ئەوە جاری ڕزگاری قودسی لەدا و داوای لە هەموو شار و دێهاتەکانی کوردستان دەوروبەر کرد کە سوپا بنێرن ئەو بۆ سوپاچی 12000 کەسی کۆ بەوە و لە مانگی 6 بەرەو ناوچەکانی تەبەڕیە بەڕێکەوت و لەوێ جەنگی حوتین لە دوای حوتی ساڵی 1970 زاینی دەستی پێکرد و باشکانی ئەوان کۆتایی پێ سارەمەوە بابەتێکی مێژووی قوڵە باسی عهدی عومەریت کرد باسی لەوە باس تیایدا باس لەوە کراوە هەر کەسێک ئەقسای بەدەستەوە بێت ئەم پێگە جوگرافی بەدەستەوە بێت کلیلی خۆڕەڵاتی ناوەڕاستی بەدەستەوەی ئەمە قسەیەکە مێژوونووسان لەم سەردەمەی ئێستاشدا دەیکەن دەمەوێت ڕەبتی کەم بە واقعی ئێستاوە حتا دوێنێ سەرۆکی حکوومەتی ئیسرائیل باسی لەوە کرد کە ئێمە جارێکی دیکە تاکید دەکەینەوە کە خۆڕەڵاتی ناوەڕاست دەگۆڕین لە کاتێکدا کە خەریکن بە تەواوەتی دەست بەسەر مزگەوتی ئەقسادا دەگرن ئەمە دووبارەبوونەوەی مێژوونی ئەمە مەسارە ئەمە ڕەهەندێکی حەقیقی قوڵی مێژووی نییە بەڵێ طبعا ئەو بابەتە ئەوەی ئەوان کە دەیڵێن من دەمێت دیش وەکو ئەماژە پێدا ئەوەی ئەوان کە دەیکەن جەنگێکی دینیە هەر جۆرە بیرکردنەوەیکی دیکە لەوەی کەوا ئەو جەنگە جەنگی دینی نییە ئەمە پێم وایە خۆ خستنە ناو هەڵەوەیە خۆ لە خەتدانە کات خۆتەنان کە زۆر زۆر شاد عراقی داژیگر تێمە جەنگی خاسپەرستیە ئەوە ئێستاش کە دژی ئێرانی دەکەن هەر جەنگی خاسپەرستیە تەنانەت کاتی خۆی کە لە جەنگی جیهانی یەکەم توانیان دووبارە شاری قودس و فەڵەستین بە پێشڕەوایەتی سەرانی عەرەبی خەلیجی ئەمڕۆ داگیر بکەن چوونە سەر قەبری سەلاحەدین و گوتیان سەلاحەدینی ئەیوبیەوە هاتینەوە یعنی بەڵێ ئەو ئیسرائیل لە ئەمڕۆدا بە پێی دینیەکەی دینی یەهودی دەیانەوێت دووبارە ئیسرائیلی تەمان پێشتر ئیسرائیلی گەورە بوونینە بووە حەقی دەوڵەتێکیان هەبووە پێشتر لە سەدەمی پێغەمبەر داود عەلەیهی سەڵات وەسەلام بەڵام دەوڵەتەکەیان هەموو فەڵەستینی نەگرتوتەوە بەشێکی فەڵەستین و دواتر ئەردەنی گرتوتەوە دواتر لە ئەنجامی کۆمەڵی گۆڕانکاری قوڵی مێژووی کە ئێستا جێی باسکردنیان ئەوان پەراگەندەی سەرزەوی بوون هەرێکە کەوتە وڵاتێک شێرێکە کەوتە خاکێک بەعام لە تاریخدا بە زۆری بە ژێردەستەی بە زەلیلی بە زەبوونی ژیاون ئەوە ئەلم 80 ساڵەدا نەبێت کە توانی وێنەوەکو خوا گەورە فەرمێ بحبل من الناس وحبل من الله إلا بحبل من الله وحبل من الناس إلا مەگەر دەستیان گرتو بە پەتی ئەمریکا و توانیانە زاڵ بن ئەم زاڵبوونەشیان کاتیە دواتر دووبارە دەستنەوە سەر پلێتی ئەسڵی خۆیان کە بریتە لە پەراگەندەییان بەسەر زەویدا دووبارە نابودبوونەوەیانە و بە دڵنیایی شەوە دەڵێمە تا ئیسرائیل ناوچەکەدا هەبێ ناوچەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست خۆشی ئاسوودەیی هاوسەنگی ئارامی بەخۆیەوە نابینێ بەڵێ سپاس ماوە سارەم دەگەڕێمەوە لای بەڕێستان ماوەسە کامەران ئێمە خۆمان لەناو خۆماندا یەک سەدەی ڕێکە کێشەیەکمان هەیە پێی دەوترێت کێشەی کورد لە خۆرهەڵاتی ناوەڕاست بمانێ و نەمانەوێ هەندێک خەڵک هەن ڕەهەندە ئاینەکەی پرسی قودسیان بیرچۆتەوە قاڵبوونەتەوە لە بابەتی پرسی کووردا زۆر زار دەڵێن سەرێک کە نێشێ پرێسکەی بۆ لێ ببەستین
لە کاتێکدا کە ئێمە پشکی شێرمان لە ئازادکردنی قودس بەرکەوتووە سەلاحەدینی ئەیوبی کە باوکە گەورەی ئێمە بووە. بەڕێستان قسەتان چییە بۆ ئەم جۆرە بیرکردنەوەوانە؟ ئێمە دەکرێت لەبەر پرسی نەتەوەی خۆمان پرسێکی ئاینی وها گرنگ بەلاوە بنین بڵین ئەمە کێشەی فەڵەستینیەکان خۆیانە لەگەڵ جوولەکە. خۆی لە ئێستادا شێوازێک لە یعنی پەروەردە و با بڵێن وەعێک هەیە یان با بڵێن بە جۆرێک لە جوان هەڵمەتێکی لەو شێوازە هەیە بۆ ئەوەی کەوا فکری مسلمانان شپرزە بکەن و بڵاوی بکەن وە کێشە نەتەوایەتەکانی ئێمەش ئەگەر سیر بکەین هەر ئەسڵی ئەساس پەیماننامەی سایکس بیکۆ و بەریتانیا و دابەشکردنی وڵاتان و جیهان و هەتا تەنانە ڕوخانی خلافەی ئیسلامی بە هاوکاری و پشتیوانی ماڵی ئالعەزیز با بڵێن ئەمە بەڵێ ئال سعود کە با بڵێن تا ئەمە لێکەوتەکانی یعنی بەشێکی ئەو با بڵێن هینی خلافەی ئیسلامی لابردنی خلافەی ڕوخانی خلافەی ئیسلامی و دەستگرتن بەسەر وڵاتانی ئیسلامیدا و پارچە پەرچەکردنیان و پارچەکردنی مسلمانان لە نێو ئەوانیش پارچەکردنی خاکی ئێمە هەمووی ئەمە لێکەوتەکانی زاڵبوونی ئەم با بڵێن تەوژمە لە بنەمادا ئاینیە ئایدۆلۆژیایە ئەم شەڕە لە بنەمادا شەڕی سەلیبی و یەهودیەت و با بڵێن لەگەڵ مسلمانانە ئەمە لێکەوتەکەی ئەمەیەکە ئێستا ئێمەش باجی ئەوە ئەدێ بەڵام ئێمە وەکو خۆمان وەکو خەڵکی مسلمان پێویستە کۆمەڵی حەقیقەت و ڕاستی هەیە بیزانین. ئێمە لەسەرمان پێویستە منداڵەکانی خۆمان پەروەردەگەین وەکوی ئێمە حکوومەتمان نیە بۆ ئەم شێوازە پەروەردە ئاینیە ڕەسەن و دروستە و هیچ جیهەد و دام و دەستگایەکیش هاوکار نییە بگرە بە پێچەوانەشەوە با بڵێن هەڵمەتەکات. ئێمە پێویستە لەسەرمان کۆمەڵی حەقایق هەیە بیزانین. پێگەی گرنگی ئەم مەسجد الئەقسایە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لە جیهانی سێهەمدا چییە؟ بۆ مسلمانان چییە؟ ئێمە وەکو مسلمان وەکو میلەتی کورد لە مێژوودا چ پێشەنگایەتیەکمان هەبووە لە قیادەکردنی ئەم ئومەتەدا؟ ئێمە کە کاتێک ئەوەمان بوو بۆ لەبەر ئەوەی کەوا پێشی هاتنی ئەم مەسائیلی باسی ئایدۆلۆژیای قەومیەت و شێوازی تەفکیکردنی مسلمانان و شیرازەی مسلمانان ئێمە کە سەلاحەدین و ئەیوبی کە زیاتر لە چەند وڵاتی ئێستای عالەمی ئیسلامی حاکم و حکومڕانی کردووە کەمالدینی شارە زووری کە حاکمی خەلیفە عەباسیەکان بووە سەدان زانای گەورە زانای تر و گەورە قیادی و فەرمانڕەوای سەربازی و غەیری ئەوە کە بووە لە مێژوو نووسان و لە ئێستاش هەر لەوێ ماون کوردەکە ئێستاش هەر لەوێ ماون و شوێنەواریشان و جێدەستیان دیارە بە تایبەتی لە قوسا ئێمە ئەو پێشەنگایەتێمان کەی لە دەزا ئەو کاتێکەوە سایە و سێبەری خلافەی ئیسلامی و دەوڵەتی ئیسلامیمان لەسەر نەما هەم سایە و سێبەرەکەی خلافەی ئیسلامیشمان لە دەزدا هەم خاکی خۆشمانمان لە دەستدا. ئێستاکە قسەیەکی جوانەیە یان پێویستە کە بکری ئەوش ئەوەیە کە ئێمە چۆن منداڵەکانمان نەوەکانمان جیلی تازەمان پەروەردە بکەین لەسەر ئەوەی کەوا مەکانەتی بەیت المەقدس چییە؟ بۆ نمونە ئێستا پرسێک بەعام ئەو ڕوژێ لە نێو خەڵکدا کە ئەمیش ئەمەیە مۆزوعەکە ئێمە و قودس کوجا مەرحەبا سپەی وەندی بە ئێمە هەیە قودس و فەڵەستین ئەو لە دنیا بینیەکی با بڵێن سیکۆلاریانە و ئەلمانیانە و ملحیدانەوە بەو شەوازە خوێنەوە ئەکا بۆ بابەتەکان. ئەمما ئێمە لە گیانبینیەکی گەورەتر و فراوانترەوە لە گیانبینیەکی ئیسلامیانە و دیندارانە و لۆژیکیانە و مەمتەکانەوە بیرێک بڵێ ئەم شوێنە مەکانەتی ئەم شوێنە و خودی شوێنەکە خۆی مڵکیەتی ئەم شوێنە ئایا مڵکیەتی ئەم شوێنە بۆ ئەهلی ئیسلامە هینی ئیسلامە یان یەهود و نەسارا ئەحەقن پێی بەست لێرە خۆیەک شتێ باجارجاری نەسرانیەکان یەهودیەکان بە تاریخ بە مێژوو جگە لە سەردەمی داود عەلەیهی سەلام کە ئۆرشەلیمی کرد بە پایتەختی ئیسرائیل لە ساڵی با بڵێن 10,000 ساڵی پێشی زاینیدا لە هەزارەی دووهەم و سێهەمدا کاتێکەوە کەنعانیەکان لەو ئەرزاژیاون خاوەنی بوون کە کەنعانیەکان عەرەب بوون و لە جەزیرە عەرەب بۆ چوونەتەوێ ئەمە زۆر گرنگە چونکە خەڵک پێی وایە
خەڵکی مسلمانی ئێمە وا حاڵی کراوە نەوەکانی ئێمە وا حاڵی کراون کە قودس خاکی عەرەبە یان هیچ پەیوەندی بە ئێمەوە نییە بە ئیسلام و ئیسلامەوە نییە بەڵام واقعەکەن چییە یان مەسەلەن بۆ شەڕی عەرەب و ئیسرائیلە تەنها ناژڵێن خاکی عەرەبە ئەڵێن خاکی ئیسرائیلە لە کاتێکدا بنو ئیسرائیلی ئێستاکە هیچ پەیوەندیەکیان یەهودین بەڵام هیچ پەیوەندیەکیان بەنەوەی پێغەمبەران یعقوب و ئیسحاقەوە نییە بەپێی هەموو ئەو سەرچاوە مێژویانەی کەوا هەیە ئەمانە قەومێک بوون کە خەزەرەکانیان پێوتون دوایی کە ئاوارە بوون لە ساڵی هەفتای پێشی ساڵی هەفتای زاینیدا لەسەر دەستی ئیمپراتۆریەتی ئیتالیا ئەو کاتە با بڵێن وێنانەکانیان پێوتووە کە تەفروتونا کراون بڵاو بوونەتەوە بە جیهاندا هەتاوەکو سەرەتای ساڵی با بڵێن سەدەی ڕابردوو 1920 کە هێنراونەتەوە خۆشیان لە پەرتوکەکانیانە خۆشیان لە ئەو قەومەکەن بە تایبەتی ئەتاکاریتایەکی شناوێکی وانەیە کە ئێستاش بەشێکیان لە ئیسرائیلدان دژی دروستکردنی دەوڵەتی ئیسلامی ئەڵێن ئێمە بە زۆر هێنراوین و سەپێنراوین بێرەدا بۆ چونکە لە هیچ شوێنێکی جیهاندا جیان نەبووتەوە لە ساڵی 1920 تا هێنرانەوە بە زۆر خرانە سەر ئەو خاکە و بە زۆر دەوڵەتیان پێدرا دوای ئەوە خلافە ئیسلامیشیان ڕووخان و ئەمانی کە ئیسای بینی باوکو باپیر و ئەجدادی ئەمانی کە ئێستا حاکم و حکمڕانە ئەرزەکەیان فرۆش بە ئیسرائیل و بە ئینگلیز و ئینگلیزیش ئەوانی لێ جێگیر کرد جا ئێستا ئەمێن تۆ سەرچی ئەوەی کە ئایا نەوەکانی ئیسرائیل ئەمانەوەی ئیسرائیلن مێژونوسان پێ ماڵن نەخێر من ئەمڕۆ دوسێ ڕۆژە زۆر بتابع ئەم بابەتەم کردووە یەکەم مەوسوعەی دائیرەی مثلا موسوعەی دائیرەی سویسری لەگەڵ مەوسوعەی معارفی سویسری و بەریتانی هەردووکیان هەتا هەموو کتێبەکانی با بڵێن ئینجیل و تەورات ئەحدی قەدیم و ئەحدی جەدید ئەو تا ئێستا کە لێرە هەموو ناوی سفری تەکوینەکانیشم نووسیوە ئاەتەکانیشم نووسیوە باشە هەموو سەرچاوەکانم نووسیوە کە هەر هەمویان تەکی لەوە ئەکەنەوە کەوا پێشی ئەوەی کەوا نەوەکانی ئیسرائیلیش سا ئەمان نیسبەتی خۆیان نادەنە پاڵ ئیسحاق نادەنە پاڵ یعقوب ناڵێ نەمە کوڕی یعقوبین یعقوبیش کوڕی ئیسحاقە ئیسحاقیش کوڕی ئیبراهیمە ئیبراهیمی باوکیشیان باوە گەورەی هەموو پێغەمبەرانە کە بە باوە گەورەی پێغەمبەر محەممەدی صلی الله عليه وسلم ئیبراهیمیش خەڵکی ئەو خاکە نەبووە بەدەستی ئاەتی تەورات کاتی ئیبراهیم چۆتەوە عەرەبە کەنعانەکانی لێ بووە تەنانەت وتوێتی من میوانم لێرە من ماوەیەک لێرە ئەبم و ئەڕۆم تەنان بە خاکی خۆیشی نەزانی وەکو میوان لە عەرەبە کەنعانەکان ماوەتەوە ئێستا ئەمان کە نیسبەتی خۆیان ئەدەنە پاڵی یعقوب عەلەیهی السلام ئەڵێن نەوەکانی ئیسرائیل جگە لەوەیشی لە ڕووە مێژوویەکەوە سەلمێنراوە بە بەڵگە بە موسەمسە کە ئەمانە لە خەزەرەکانن لەو یەهودی خەزەرەکان هیچ پەیوەندیان بە یەهودی بەنو ئیسرائیلەوە نییە باشە لەگەڵ ئەوەشدا خەڵکێکی نام کاڵفامی مسلمانی ئێمە لەتکە مسلمانی ئێمە یان هەر زۆرێک لە سیکۆلار و خەڵکە با بڵێن زۆرزان و بێدین و لا دینەکە ئەڵێن کاکە ئێوە شین و ڕۆڵەی چی قودسەکەن لە کاتێکە هیچ پەیوەندیەکی بە ئیسلام و نی ئیسلام داگیری کردووە هەر زانیاریکی تری شت بدەمێ بە هەموو بڕۆن تەحقیق بکەن لەوەتەی جوولەکە هەبووە لە سەردەمی داودانە بێ لەو کاتا دوای 80 ساڵ دەوڵەتەکان ڕووخاوە باش دوای ئەوە بڵێ ئیتر دەوڵەتیان نەبووەتەوە ئەمان دەوڵەتیان نەبووەتەوە ئیتر هەر کاتێکیش کەوا لەوێ با بڵێن ژیا بێتن کەمێکیان ئەوانە دائیمەن لە ژێر کوشتن و قەتڵ و عامکردنا بوون هیچ ڕۆژە لە ڕۆژان هیچ دەسەڵاتێکیان نەبووە کە کاتێک مەسیحیەکان حاکم بوون لەوێ خۆیان ئەڵێن ئێمە لە دوو کاتدا عەزیز و مکەڕەماتوینەتەوە لە ئۆرشەلیم و لە خالە و خاکا ژیاوین ئەو کاتە هەردووکە کە ئیسلام فتحی کردووە یەکیان لە سەردەمی عومەری کوڕی خەتابە کە لە دینی ئیسلامدا ئەبێت تەعایشی سلمیە بێ هەموو قەوم و ئەدیانەکان کەس نابێەوە بێ دووەمیشان لە سەردەمی سەلاح دینی ئەیوبیدا ئێمە لە هەردوو لەو بینەشدا لە پێش عومەردا با بڵێن دەرکراون لەو خاکەدا نەبوون مەسیحی حاکم بووەوە ئێوە جەنابتان نەزانن هەموو مێژوونوسان نەزانن کە مەسیحیەکان باوەڕیان بە یعنی لۆژیکی محکەمەی تەفتیشیان هەبووە
یعنی ئەوەی بۆنیان لێ کردی هەر لە نێتی شاخێندی بیان تۆکو گالیلۆ کە پێچەوانەی تعالیمە دینەکانیوانە ئەی چۆن قوبولیان کردووە یەهود کە لەو کاتا متهم بوون بە کوشتنی عیساش عەلەیهی سەلام لەو خاکا بژین وجودیان نەبووە هەر لە ڕەزالەت و سوکایەتیا بوو بێتن ئەگەر شتێکی زۆر کەم بە بێدەسەڵاتی بە مستەضعفی لەو خاکا بوون بەڵام کە ئیسلام فەتحی کردو ئەوان ڕزگار بوون لە جاری دووەمە ئیسلام فەتحی کردووە ئەوان ڕزگار بوونەوە هاتوون تۆ بۆ فەڵەستین جاری دووەمیش و ئەخیر جار کە هاتنەوە بۆ ئەو خاکە لە دوای فەتحکردنی ئەو کاتە با بڵێن بۆ منە سەلاحەدین ئەیوبی کەوان بە معەزەز و مکەڕەمی گەڕانەوە و زوڵم و ستەمی با بڵێن سەلیبیەت و مەسیحیەتیان لەسەر نەما. زۆر باش ماوەسا زۆر بە جوانی ڕوون کردەوە دەستەکان خۆش بێ دەگەڕێمەوە لای تۆ دواتر دەمەوێت پێمان بڵێ لە ڕووی عەقیدەوە تا چەند مسلمانان دەبێ ئەو بیر و باوەڕان هەبێ بێ خاکی مسلمانان ئەگەر مسلمانێک ئاوا بیر بکاتەوە هەوایە چینەتەوە پەرستی لە مێشکی دابێت و قودس سێم پیرۆستترین شوێنی مسلمانان دەستی لێ شۆری بێ حکمی ئەو کەسە چۆنە حەز دەکەم دواتر وەڵامی ئەوم دەیتەوە بەڵام دەستمەوە لای مامۆستا ئارام. مامۆستا ئارام سەلاحەدینی ئەیوبی جارێکی دیکە دەگەڕێمەوە بۆ لای ئەو بۆ پێی کە جاری دووەم ئەو قودسی ڕزگار کردووە دەبینین لە دوای داڕشتنەوەی ناوچەکە لە سەدەی ڕابردوودا تاکە گەلێک جگە لە فەڵەستینیەکان کە پەیوەندی بە پرسی قودسەوە هەیە تاکەنەتەوەیە کە خاکەکان دابەش کرا پارچە پارچەکرا کە پشتی شێری ئەوانی پارچە پارچان کرد پەیوەندی بەم برادرانەوە هەیە. پرسیارەکەم ئەوەیە بێبەشکردنی کورد لە دەوڵەتی سربەخۆی خۆی لە سەدەی ڕابردوو جارێکی دیکە پەیوەندی بەوەوە نییە کە سەرکردەیەکی کاریزمای وەکو سەلاحەدینی ئەیوبی لە ڕابردوودا لە کورد هەڵکەوتو و ئەوان ویستویانە تۆڵەی مێژوو لە کورد بکەنەوە خوێندنەوەیەکی وا هەیە سەرنجی بەڕێستان لەسەرەمە چییە؟ بەڵێ دەستت خۆش بە پرسیارێکی زۆر دەقیق و جوانت کرد زۆر کەس ئەم بیرڕای هەیە پێیان وایە بێبەشبوونی کورد لە دەوڵەت ڕەبتە بەوەی کەوا کورد سەلاحەدینی ئەیوبی تێدا هەڵکەوتووە و شاری قودسی لەدەست دەرهێناون بۆیە تۆڵەی سەلاحەدین لە کورد دەکەنەوە بەڵام ئەو هەڵێ ئەوە لێکدانەوەیکی هەڵەیە چون گەروا بێ دەبێ بێن تۆڵیان ئەی بۆ لە تورک نەکردەوە دەوڵەت بۆ تورک دروستکرا کە لە کاتە تورک محەممەد فاتحی تا پەیدا بوو قوستەنتینەی لێسەندن لە کاتە تورک ئەڵب ئەسرانی لە پەیدا بوو کە لە جەنگی مەلازگرد هەر هەموو ناوچەکان دەست دەرهێنان بۆ تۆڵیان لە عەرەب نەکردو لە کاتە عومەری کورد خەتەب تێدا هەڵکەوت شاری قودسی دەست دەرهێنان بۆ جاری یەکەم بۆ ئەسڵەن تۆڵیان لە عەرەب نەکردەوە کە پێغەمبەریان تا هەڵکەوت عەلەیهی سەڵات وسەلام خوا گەورە پێغەمبەری لە عەرەب نارد ینی نا من ئەم بیر و ڕایە زۆر جار خەڵکێک دەیوژێنێ کە دەیانەوێت هەستنێتەوایەتی دووڕژێنن لەسەر حیسابی لەدان لە ئیسلام ئەوە هەڵەیە دروست نەبوونی دەوڵەت بۆ کورد چەند هۆکارێکی هەبووە یەکەم هۆکار ئەوە بووکەوە بەریتانیا و فەڕەنسا لە هەموو ئەو نەتەوانەیاندا کە لە جەنگی جیهانی یەکەم هاوکاری ئینگلیزیان نەکرد کورد مامۆستا ئارامەگە گوێ لە منە ئەوەی کە فەرمووت بۆچی دەوڵەتیان بۆ تورک دامەزران پاشماوەی دەوڵەتی عوسمانیەکان ئەوان زۆر مکوڕ بوون لەسەرەوەی کە شتێکیان هەر بمێنێ وەکو پاشماوە بەڵام حتا دەستوری دەوڵەتی عوسمانیەکان دوایەوەی کە ڕووخام دەستورێ نوێ کەمالە تاتورێک کە دایکی جوولەکە بووە ئەوان بۆیان نووسیوەتەوە پێتان وانە لە ڕواڵەتدا دەوڵەتێکیان بە تورک داوە لە جەوهەر و ناوەڕۆکدا ئەمە دەوڵەتێک بۆ لەژێر هەژمونی خۆیاندا بووە وڵای جاویستم ورد بێمە ناو بابەتەکەی سەبارەت بە نەبوونی دەوڵەت بۆ کورد گوتم هاوکاری ئەوانەی هاوکاری ئینگلیزیان نەکرد لە جەنگەکەدا لە زۆر شت بێبەشکران لە زۆر شت یەک لەوانە کورد بوو هاوکاری ئینگلیزی نەکرد لە جەنگی جیهانی یەکەمدا هۆکارەکەی ئەوە بوو کەوا بە درێژایی 200 ساڵی پێش جەنگی جیهانی یەکەم واتە لە سەدەی 19 لە سەدەی 18 ئینگلیز بە کاملی دژاتی میلەتی کوردی دەکرد یعنی لەو ڕۆژەوەی کەوا پێی گڵاوی ئینگلیز هاتوتە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کورد ئیسلاحاتی نەکردووە ئەمەش ڕەبتە بەوەی کەوا شوێنی جوگرافی کوردستان لەگەڵ مەساڵیحی لەگەڵ بەرژەوەندیەکانی ئینگلیز نەهاتۆتەوە بۆیە بە درێژایی مێژووی خۆی کە هاتە ئەو ناوچەیان دژاتی هەموو میرنشینە کوردەکانی کردووە چونکە ئینگلیز دەترسا بۆنم لە میرنشینی بۆتان ئەوەندە بە قووەت بێ دەوڵەتی عوسمانی لەناو بەرێ بۆ خۆی جێی دەوڵەتی عوسمانی بگرێتەوە دەوڵەتێکی گەنجی کوردی ئیسلامی جێی دەوڵەتێکی تورکی ئیسلامی عوسمانی بگرێتەوە بۆی قورس بوو بۆیە ئینگلیز دەیویست هەر دەوڵەتی عوسمانی بە پیری بە نەخۆشی بمێنێتەوە نەک کوردیەکی گەنج
بێتە شوێنی بە درێژایی 200 ساڵ دژاتی کوردی کرد کە جەنگی جیهانیەکەمیش هەڵگیرسا کورد لە ڕقی ئەوەی کە ئینگلیس ئەوە چەند سەد ساڵە دژایەتیان دەکات بە پێچوانەوە ئینگلیس پشتیوانی ئاشووریەکان دەکات پشتیوانی نەستوریەکان دەکات پشتیوانی مەسیحیەکان دەکات لە کوردستان هەستان هاتن پشتیوانی عوسمانیەکانیان کرد لە جەنگدا جا کاتێک ئینگلیزەکان سەرکەوتن هەستان لە دوونەوە تەوانیاندا دوونەتەوە بە سەختی لێیاندرا تورک ئەو خلافەتە گەورە گرانی لەدەست سندرایەوە دەوڵەتێکی گچکەیان پێدا کە پێی دەوترێت تورکیا ئەوەی یەک دوو کوردیش پارچە پارچەکرا هۆکاری پارچە پارچەکردنی کوردستانیش دەگەڕێتەوە بە چەند هۆکارێکلانە پەیوەندی بە خۆمانەوە بوو دوو پەیوەندی بە شەورشی بەڵشەفی هەبوو کە لە رووسیا سەری هەڵدا و رووسیا باکووری کوردستانی نەخستە بندەستی خۆی کە بەشی ئەو بوو قەرار بوو بدرێتە ئەو ئەیدی هەڵ خەڵەتاوی کوردیش لەو کاتە کە بەداخە ئەو کاتی کورد بوونە دوو بەش ڕوتە دینداریە کوردەکە شێخانی تەریقەتی ئاینی لە کوردستان لەگەڵ خەلیفەی عوسمانی دابوون چونکە خەلیفەی عوسمانی وعدی دابوو دەوڵەت بۆ کورد دروستکە لە پەیمانی سیڤەردا بەڵام ڕوتە ڕۆشنبیرەکە و دەرچوانی زانکۆی ئەو کاتە کە یاخود دەرچوانی قوتابخانەکان لەو کاتەدا ئەوانە کە پێیان دەگوترا چینە خوێندەوارەکان لەگەڵ ئەتاتورک دابوون و ئەتاتورکیان هێنایە کوردستان ئەتاتورک قسەی بۆ خەڵکی کوردستان کرد ئیدی کوردی هەڵخەڵەتان لەبا کوردی کوردستان تی دەوڵەتتان بۆچی ئێمە لەگەڵ ئێمەدا بێکەوە بژێن ئەگەر هەر دەوڵەتیشتان ویزم دەوڵەتان پێدەدەم ئیدی ئەو بوو تەنها لە کوردستاندا لە باکووری کوردستاندا 100,000 لیرەیان بۆ ئەتاتورک کۆ کردەوە ئەتاتورک توانی جەنگی یۆنانیەکان بکە جەنگی ئینگلیزەکان بکە هەرچەند ئینگلیزەکان لە جەنگدا لە بەرامبەر ئەتاتورک بە فێڵ جەنگیان دەکرد یان نیازە بابەتە بزێک دوور و درێژەکەم مێ باسی بکەم کاتەیان نا ئینگلیز تورک لەو کاتە دوو بەش بوون ماوەسا کاتمان کەم ماوە تورک لەو کاتە دوو بەش بوون بەشێکیان ئالمانی بوون بە سەرکرداتی ئەتاتورک بەشێکیان ئیسلامی بوون بە سەرکرداتی خەلیفەی عوسمانی ئینگلیز بوراوکاران ماماشە بۆ دەکەن ئینگلیز کە لە جەنگدا لە دوای تەمەن دوای جەنگی جیهانیەکەم کە جەنگی لە جی خەلیفە دەکرد بە جدی شەڕی دەکرد لە شەڕەکاندا سەر دەکەوت بەڵام کە لە بەرامبەر ئەتاتورک شەڕی دەکرد شەڕەکەی بە ئەنقەز دەکرد واتە خۆی دەشکاند وردە بدە خاکی خۆی خاچی تورکیا بەجێ دێش تەسلیم ئەتاتورکی دەکرد لە ژێری شەوە ئەتاتورک و ئینگلیز ڕێک کەوتبوون ئەو بوو دواتر بەداخەوە کوردی باکوور بە قسەکانی ئەتاتورکەکان خەڵەتان چون پەیمانی سیڤەر گۆڕا بۆ لۆزان دواتریش ئەم بەشەی کوردستانیش بەداخەوە درایە عراق لەبەر ئەوەی گوتیان عراق بەس خوێ خورمای هەیە خۆی پێناژی ئەگەر بێت و باش بە ئەم بەشەشی نەخرێتە سەر ویلاتی مووسڵ ئیتر ئەم بابەتە تۆزێک تاڕادێک دوور و درێژە باش ڕۆژئاوای کوردستانیش درایە سووریا بەژێر ڕێکەوتنامەی ڕێکەوتنامەی ئەنقەرە لە ساڵی 1920 لەنێوان فەڕەنسیەکان و تورکیا ئەو بابەتانە کاتی زۆریان دەوێت مامۆستا چووکە ڕەهەندی مێژوویان هەیە سپاس دەکەم کە ڕاستەوخۆ لەگەڵمان بووی کۆتاپرسیارم بۆ مامۆستا کامەران لە ڕووی عەقیدەییەوە ئێمە وەکو موسڵمان چۆن لەگەڵ ئەم پرسە مامەڵە بکەین وەکو وتم ئەگەر کەسێک بەلایەوە ئاسایی بێت چی دەگوزەرێ لەوێ لە بەردەستی جوولەکە دەبێت لە بەردەستی موسڵمان دەبێت وەکو یەکە بۆ ئەو لە ڕووی بیر و باوەڕەوە ئەو کەسە چۆن مامەڵەی لەگەڵ دەکرێت بیر و باوەڕی ئیسلامی چۆن مامەڵە لەگەڵ ئەو زۆرە کەسانە دەکات خۆی لە ڕاستیدا لە دنیابینی ئێمەی موسڵمانەوە لە ڕووی عەقائیدیەوە ئێمە پێمان وایە هیچ جیاوازیەکمان نییە لەگەڵ گەلانی تری دنیادا کاتێکە کێشە بوو بە مەسائلی دەوڵەتی جیاواز و ڕایە و ئاڵای جیاواز ئێمە شوک ئەوان مافی دەوڵەت بوونمان هەیە ئەمە هەموو قەناعەتێکی بیر و باوەڕێکی شەرعیمان خۆمان لەوان پێ کەمترنی ئەگەر زیاتر نەبێت کە زیاتر بوون ئیش جۆرەکە لە زوڵم ئەوانە کە بۆ ئێمەی موسڵمان شیا و گونجاو نییە و ئەوەی کە ئەوان ئێساکە کە ئەیکەن ئەو شێوازە بیرکردنەوەکو بۆم باس کردی سەرچاوەکەی لەو بیرە ناسیۆنالیزمەوە کە هیچ پەیوەندی بە ئیسلامەوە ئەو شێوازە ناسیۆنالیزمە کە جاری وایە ئەچێتە بابەتی یعنی کە ئەچێتە بابەتی نەتەوە پەرستیەوە چێتە بابەتی شۆڤێنیەوە چێتە بابەتی کۆمەڵێ واڵێن لێ ڕەگەز پەرستی و ئەوە هیچ پەیوەندی بە ئیسلامەوە نیە ئێمە وەکو مسلمانان هاوسەنگیەک وەکو مسلمانی کوردستان ئەوانەی کەوا خەڵکی واعی بن و خەڵکی دیندار بن ئەزانن ئێمە دەمانەوێت خاکێک لە لای ئێمە پیرۆزە کە سوژدەی بۆ خوا تێدا ببرێ ینی من پیرۆزی خاک لە لای من لە خودی خۆیدا خاک پیرۆز نییە ئەگەر نتوانم سوژدەی و پەرستشی خوای تێدا بکەم خۆگەر وا بۆیە پێغەمەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام مەکەی جێ نەعێش بۆ مەدینە قەوم و عەشیرەت و قەبیلە لە خودی خۆیدا پیرۆزیان نییە بەو معنایەکەوە لە خودی خۆیاندا مەقسوود بن ئەگەرە کوم وەکو چۆنەڵێ
زمینەی پەرپەرستی و بەنداتی خی پەرۆرگار لە نێویاندا فراهەم نێت بۆ مسلمە و کەسانی کەوا مسلمان و دیندارن لەبەرەوە گەروان نەبووە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام شەڕی قوڕەیش و شەڕی عەرەبی نەدەکرد لەو پێناوەدا لەبەرەوەی ئێمەی مسلمان ئەبێ وەکەڵێ تۆزێ خۆمان کۆکەینەوە زۆر کەسی مسلمانی ئێمە هەیە زۆر خراپ لێ قەوماوە بە ناوی نەتەوە دۆستیەوە بۆ بە نەتەوە پەرست بە ناوی قەوم دۆستیەوە کە مافێکی ڕەوای خۆیەتی و شەرعی و ئەوە کە کاتێک قەوم زوڵمی لێ بکرێ بووە بە قەوم پەرست باشە تا حەدەکرێتی بە بەدیلی دین و بکە بێتێ ڕەنگە بەشێکیشی زۆر داماوێ نوێژیش بک نوێژێکی کەچووکاڵ بکە بەڵام ئەم حاڵەتی شۆڤێنێتیە بە جۆرێک هاتووە هەموو ئیسلام و هەموو با بڵێن فەلسفەی هاتنی ئاینەکان و مەقاسیدەکانی شەریعە و باشە لبی قورئان و عەقیدە بیررواری مسلمانی هەڵتەکاندووە لە ناخیان لەبەرەوە من باوەڕم وایە کە بەعامەوە انحرافاتە تر وەکەڵێ سپاس مامۆستا کامەران عەلی مامۆستای ئاینی زۆر سپاس کە تام کاتە لەگەڵمان بوون لە بەرنامەی گفتوگۆ لە ڕانیشەوە مامۆستا ئارام محەممەد شارەزا لە مێژوو فکری ئیسلامی سپاس بۆ بەڕێزیشتان لەگەڵمان بوون خۆشەویستانم بابەتەکە زۆر دوور و درێژە بەڵام کاتەکە دیارە هەر سنووردارە لێرەدا بەم شێوەیە کۆتایی دێنین بەم ئەڵقەی بەرنامەی گفتوگۆ بەو هیواین کە بمانتوانێ بێ ئەگەر لوێچێکیش بێت لە سەرم پرسە بۆ ئێوەمان ڕوون کرد بێتەوە بەخوای گەورەتان دەسپێرم بتانەوێت زیاتر بە دوواداچوون بکەن دەبێت لە ڕێگەی خوێندنەوە و متاڵعەیەکی خوڵەوە بێ بۆ ئەوەی کە حەقیقەتی پرسەکەتان بۆ یەکلا بێتەوە بەخوای گەورەتان دەسپێرم خواتان لەگەڵ